برنامه تایبەت هفسروکی کنسر ڕێبەرە KJK جمیل بایک بو میوان برنامه تایبەت یا ستیک تیوی جمیل بایک تجرید باندورا پنگاواج ڕێبەرە پۆڕە ئازادی یا لەسەر جوەکان ناونێتەوەیی چالاکین گێرلایین ئازادی و باندورا وان و gelek mijarên din dirojevê de nirxandin. برنامه تایبەت îşev bi dema Amedê saet li 20 di radyoya dengê gelde. لەرکێوی سەرمانن سڵاوتان نەبێ ئەم کاتتان باش حاڵەکانتان پێشکەشەکەین. دموکراتی کوردستان سێ گوندی لە سنووری ئامەدی چۆڵ دەکە و ڕێگای سێ گوندەکەش دەگرێت و نەهێڵە هاتوچۆی پێدا بکرێ و بربەستی خۆڵیان لەسەر ڕێگاکە داناوە بە پێی زانیاری هەرێمەکان لە دوێنێەوە ئاسایشی پارتی دموکراتی کوردستان لەسەر فەرمانی دەوڵەتی تورک هەرێک لە گوندەکانی سپیندارێ مژێ گەڤنە مژێ لە سنووری شارچکەی ئامەدی دانیشتوانەکەی چۆڵ کردو ئەمەژە بۆ شکراو ئاسایشی پارتی دموکراتی کوردستان و سەربازانی تورک ڕێگەی سەرەکیان بۆ سێ گوندە بڕیوەتەوە بە دانانی بربەستی خۆر ڕێگەی بە هاتوچۆی هاوڵاتیان نادەن بچنۆ گوندەکانیان تا ئێستا هۆکاری چۆڵکردنی و گوندانە بە دیاریکراوی نەزانرا بەڵام ئەوە لە چوارچۆی داگیرکردنی خاکێڕێم لەلایەن دەوڵەتی تورکەوە باوکاری و چاوساغی پارتی ئەنجام درراوە. ڕۆژانە دەوڵەتی چورک و ئاسایش و پێشمەرگەی پارتی دموکراتی کوردستان لە سنووری گوندەکانی پارێزگای دهۆک و هەولێر گوندەکان بە زۆر بە هاوڵاتیان چۆڵ دەکەن وەڕێگە بە گونیشینان دەگرن ئۆتۆمبیلەکانیان دەپشکرن تا ئێستا نزیکەی 600 گوند بە زۆرە ملێ هەڕەشەی دەوڵەتی تورک و پارتی دموکراتی کوردستان چۆڵ کراوە. لە درێژەیە کار و چالێکەکان بۆ ئازادیژی سێ ڕێبەرە و جەلان مانگرتنی زیندانانی سیاسی لە تورکیا باکووری کوردستان لە 53مین ڕۆژدا بەردەوامە زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرە و جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێکرد و چالێکەکە لە 53مین ڕۆژدا بەردەوامە مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دۆم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرە و جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێکردووە وا بڕیارە تاوەکو 15 شوباتی ئەم ساڵ بەردەوام بێت. سەبارەت بە بەردەوامی پێشەلکردنی سەرواری عێراق و هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەر هەرێم فەرمان مەجید ئەندامی جوباتی نیشتیمانی گزتنەوەی گۆڕان دەڵێت پێویستە حکوومەتی هەرێم و حکوومەتی ناون بە هەمانگی لەگەڵ ئەمریکا بە جدی کار بکات بە وەسان و دژی ئەم هێرشانەی کە دەکرێتە سەر قەواری هەرێم. بەداخەوە هەروەکو دەزانین دەوڵەتی تورکیا وەکو پیشەیەکی بەردەوام درێغی نەکردووە لە هێرشی ئاسمانی بۆ سەر هەرێمی کوردستان لە زاخۆ تاوەکو خانەقین بە بیانوی بوونی بارگاکانی پارتی کرێکانی کوردستان کە بەداخەوە ئەمە لەم نێوەندەدا خەڵکی مەدەنی ناوچەکە ئەبنە قوربانی هەر لەم ڕۆژانەی ڕابردوش لە سنووری قەزای چەمچەماڵ بە دیاریکراوی لە سنووری ئاغجەلەر چەند جارێک ئەم هێرشانە کراونەتە سەر ئەو گوندانەی سنوورەکە کە بەداخەوە ئەمە هەم لەم سنووری ئێمەنیە بێگومانەکو باسم کرد هەم لەگەڵ ئەم هێرشانە لە سنووری قەزای پێنجوێنیش ئەم هێرشانە بە بەردەوامی هەبوونە و لە یەک کاتە کراونەتە سەر ئەم ناوچانە لە سنوورەکەی ئێمەش کە بەداخەوە ئەمە دۆخێکی سایکۆلۆژی خراپی دروست کردووە و خەڵکی ناوچەکە بەگشتی لە دڵە ڕاوکەیە ژین کەمە بەڕاستی پێویستی بە چارەسەریە وە لە ئێستا بەدەر لەمە ئەبینین لەلایەن میلیشیاکانی عێراقیشەوە هێرشەکەدە سەر بنکە و بارگاکانی هاوپەیمانان لە هەرێمی کوردستان کە ئەمە هەر لە هەرێمی کوردستان نین بێگومان لە عێراقیش بە بیانووی ئەو وەکو کاردانەوەیە کە لە بەرامبەر پشتیوانی ئەمریکا بۆ ئیسرائیل لە بەرامبەر شەڕی ئیسرائیل لەگەڵ حەماس بەداخەوە ئەمە ئێمە بەتایبەت بۆ قەواری هەرێمی کوردستان پێمان وایە ئەمە پێشێلکردنی سەروەری قەوارەی هەرێمی کوردستانە کە ئەمە بەڕاستی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندی لەسەر ئەم بابەتە بە جدی بێنە دەنگ و سنوورێک بۆ ئەمانەدا بنێن بۆ ئەم هێرشانەدا بنێن کە
پەرلەمانتارێکی پێشوەراق ڕخنەیتون لە پارتی دموکراتی کوردستان دەگرێت و دەڵێ شەرمەزاریە بۆ مەسرور بەرزانی لە سویسرا و هەرێمی کوردستانیش لەژێر هێرشدا هەروان دەسەڵاتدارانی هەرێم دزی و تاڵانکاری دەکەن حساب بۆ عێراق ناکەن. غالب محەممەد پەرلەمانتاری پێشوەراق لەبارەی هێرشی سەر هەرێمی کوردستان و گەندەڵی بەرپرسانی هەرێم بە ئاژانسی ڕۆشنویس ڕایگەیاندووە کە لایەنە دەسەڵاتدارەکانی هەرێم دزی و تاڵانی دەکەن حساب بە حکوومەتی فتراڵی ناکەن بەڵام لە کاتی بردومانەکانی خۆیان بە بەغدا هەڵدەواسن. ئەماژەی بۆ شکر حکوومەتی ماوە بە سەرچوو هەرێم هیچ ڕێگە چارێکی بۆ قەرانانە نییە کە هەرێمی کوردستانی گرتووە و لایەنە دەسەڵاتدارەکانی هەرێمیش هەڵدەدەن تۆپەکە بخەنە گۆڕەپانی بەغدا و خۆیان تەنها ئیدانەی دەکەن و باسی لەوە شکرەوەی جێگەی شەرمەزاریە مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم ئامادەی کۆنفرانسی دافۆز دەبێت لە کاتێکدا هەرێمی کوردستان دەسووتێت تەنها لە ڕێگەی لەدوان و تویتەوە ئیدانەی هێرشەکە دەکات. مانگێک تێپەڕێت بە سەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لایەنەکان لەسەر بانکەشتی داری خۆجی کەرکووک نەگەیشتنەتە ڕێکەوتن. یادگار عەلی چاودەری سیاسیش دەڵێت دەوڵەتی تورک دەسێردان لە کەرکووک دەکات و لە پشتداوە کاریە تورکمانەکانەوەیە کە بە دوو کورسی داپرسی پارێزگار دەکەن. نەبوونی یەکڕیزی لەو سیاسەتەی کەوە هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم حزبەکانی هەرێمی کوردستان بەڕاستی بە هەمویانەوە بە ئۆپۆزیسیۆن و بە دەسەڵاتی شەو بەرامبەر بۆ سیاسەتی بەرامبەر بۆ ناوچانە هەیەیانەکەنیان توانیوە لە ڕاستیە بتوانن بیکەن بە یەکێک لەو قەزانەی کە لە ئەوەلیاتی خۆیان دایبنن و کاری لەسەر بکەن. ئەمانە وای کردووە کە خەڵکی بەشداری نەکە بەڵام سەرباری ئەوەش هێشتا کە ئێمە کە سەیری نەتیجەی هەڵبژاردنەکانەکەین ڕێژەی دەنگەکانی کورد تا حدێکی زۆر بە تایبەتی لە کەرکووک کە ئێمە کەرکووک و کۆڵی ئەسلی مەسەلەکە کەرکووکە زیاتر ئێمە چونکە زانی لە شوێنێکی وەکو سەلاحەدین ئێمە لە هیچ حاڵەتێکە نەزۆری نەبوون ناتوانین بینە زۆرینە سەرباری ئەوەی کە هێشتا کورد باشە نوێنەرایەتێکی گەر هەیە بۆ نمونە لە دیالە هەیەی لە نینەوە هەیەی بەڵام کەرکووکە ئەسلی مۆزوعەکەیە کورد تا حدێکی باش ئەتوانین بڵێن توانێتی پێگەکەی خۆی بپارێزێ و ئەمە گرنگە بە پێی شەرعەتی ئینتیخابی بە پێی شەرعەتی دیموکراسی کە ئێستا هەیە کورد ئەو لایەنەیە کە ئەتوانێت دانوستان بکات بۆی بتوانێت پۆستی پارێزگار لە بەرژەوەندی خۆی یەکلایی بکاتەوە. ئەمەش هەروە بە بڕوای من کارێکی ئاسان نییە چونکە ئەمە ئەبینین هەر لە دوای هەڵبژاردنەوە یەکەم لایەن کە هاوپەیمانی پێکەینە عەرەبەکانە کە لە ناوخوانان لیستە عەرەبیەکانن هاوپەیمانێکیان پێکێناوە بە نیازی ئەوەی بەنیەتی ئەوەی کە بتوان پارێزگاری شارەکە لە بەرژەوەندی خۆیان جارێکی تریش یەکلایی بکەنەوە. سنتەری مترۆ بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان راپۆرتی ساڵانەی خۆی لەبارەی پێشەلکارەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان ئەنجامدا و بەپێی ئامارەکان لە ساڵی ڕابردوو 249 پێشەلکاری بەرامبەر بە 247 ڕۆژنامەنووس و دامەزراوی میدیایی ئەنجام درراوە. 249 پێشەلکاریمان بەرامبەر بە 247 ڕۆژنامەنووس و کەناڵی ڕاگەاندن و دامەزراوی میدیایی تۆمار کردووە کە 134 حاڵەت لەو پێشەلکاریانە ڕێگری و جیاکاری بۆ لە نێوان کەناڵەکانی ڕاگەاندندا و هەروە 38 حاڵەتی پێشەلکاریمان هەبوو تایبەت بۆ بە زەوتکردنی کەلوپەلی ڕۆژنامەنووسان لە کاتی تەسکێکردنی ڕووداوەکاندا و هەروە 37 ڕۆژنامەنووس دەستگیر کراون و دەستبەسەر کراون بەبێ بڕیاری دادگا و هەروە 27 حاڵەتی تریان هێرش و سوکایەتی بووە بۆ هەڕەشەکردن بۆ لە ڕۆژنامەنووسان و 5 حاڵەتیشمان هەیە کە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان بووە بەدەر لە یاسای ڕۆژنامەنووسی بە یاسایەکی تر ڕۆژنامەنووسەکانیان سزا داوە و 4 حاڵەتی هێرشی ئەلکترۆنیمان هەبووە لە ساڵی 2023 و 2 حاڵەتی شکاندنی کەلوپەلی ڕۆژنامەنووسی و هەروەها 2 حاڵەتی هەڵگوتان لەسەر ماڵی ڕۆژنامەنووسان تۆمار کردووە لە ساڵی 2023. هەر لە راپۆرتی ساڵانەی سنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان دەڵێت سلێمان ئەحمەد ڕۆژنامەبان و هەواسازی بەشە عەرەبی ئاژانسی ڕۆشنویس سایسە بێسەر و شوێنەوە ڕێگە بە پارێزەر و خانەوادەکەشی نادرێت سەردانی بکە. ئەمەژێ بۆ شکرە بەپێی یاسا ئەگەر تۆمەتەکەی دراوەتە پاڵی هەرچیش بێ دەبێت پارێزەرەکەی چاوی پێ بکەوێت لە نزیکەوە. تەوەرێکی تری راپۆرتەکەمان تایبەتە بە هەواسازەکەی ڕۆژنووس سلێمان ئەحمەد و کە ئێستا بەداخەوانێ کە دەستگیر کراوە زیاد جگەی 2 مانگ زیاترە تاکو ساڵێکە نەدراوە محامەکەی ببینێت کە سوکارەکەی ببینێت و کە ئەمەش گومان دەکرات لەسەر ئەو تۆمەتی کە کراوەتە پاڵی ئایا کە تۆمەتێکی فعلی کراوەتە پاڵ ئەم ڕۆژنامەنووسە بۆچی ناڕەکانە یاسایەکان جێبەجێ بکرێت بۆ ناڵە کە سوکاری ببینێت لانی کەم محامی و پارێزەرەکەی ببینێت کە ئەمە سەردانیترین مافی هەموو هاوڵاتێکە کاتێک کە دەستگیر
شرۆڤەکارێکی سیاسی دەڵێ ئەگەر دادگای فدرالی بڕێری هەڵۆشانی کۆبوونەوەیەکەم بۆ بژاردننی سەرۆکی پەرلەمان نەدا کە بڕکێکە لە نێوان شەعلان کەریم و ساڵح ئیساویدا دەبێت. دەشڵێ ئێستا بابەتەکە پەیوەندی بە کەسایەتی کاندیدەکانەوە نییە، ئەوەندەی پەیوەندی بە کۆدەنگی سیاسیەوە هەیە. ئەحسان شەمەری شرۆڤەکاری سیاسی دەڵێ ئەگەر دادگای فدرالی بڕێری هەڵۆشانی کۆبوونەوەیەکەم بۆ بژاردننی سەرۆکی پەرلەمان نەدا، بەڕای من کێوبڕکێکە لە نێوان شەعلان کەریم و سالم ئیساویدا دەبێت. ئەماشی بۆ شکرووە پێی وایە کە بژاردە ئەوەیە بچن لە پەرلەمانەوە ئەو بابەتەیەک لایکەنەوە و پەرلەمانتاران کاندیدێکی گونجاو بۆ پۆستی سەرۆک پەرلەمان هەڵبژێن و دەشڵێ بابەتەکە ئێستا پەیوەندی بە کەسایەتی کاندیدەکەوە نیە، ئەوەندەی پەیوەندی بە کۆدەنگی سیاسیەوە هەیە. چەند ڕۆژێک لەمەوبەر پەرلەمانی عێراق بۆ بژاردننی سەرۆکیونەی پەرلەمان کۆبەوە، بەڵام نەیتوانی سەرۆکی پەرلەمان هەڵبژێرێ بۆیە دانیشتنەکە بەبێ لایکردنەوەی پۆستەکە کۆبوونەوەکە دواخراوە. بەڵام شەعلان کەریم زۆرترین دەنگی بەدەست هێنا لە خولی یەکەمی دەنگدانەکەدا، دواتر دەنگدرا یاخود دەنگدان چۆخۆناغی دۆمە و کۆبوونەوەکە بۆ کاتێکی نادیار دواخراوە. بڕیارە هەفتەی داهات و خولێکی دیکەی دانوستانەکانی ئەستانە سەبارەت بە خێرانی سووریا دەست پێ بکاتەوە، بەڵام تا ئێستا شوێنی کۆبوونەوەکە دیاری نەکراوە. میدیاکانی ڕژێمی سووریا بڵاوان کردووە لە هەفتەی داهاتوودا کۆبوونەوەی ئەستانە لە بەهرەی قەیرانی سووریا ئەنجام دەدرێت و ئامادەکاری بۆ ئەنجامدانی 21مین کۆبوونەوەی ئەستانە تاو بۆ بڕیارە هەفتەی داهاتوو کۆبوونەوەکە ئەنجام بدرێت. شاندی ڕژێمی سووریا بە سەرۆکاتی جێگیری وەزیری دەرەوەی بەسام سەباخ دەبێ، بەڵام شوێنی ئەنجامدانی کۆبوونەوەکە تا ئێستا ئاشکرا نەکراوە. ئەوەشی ئاشکرا کردووە کە حکوومەتی کازاخستان پێشنیاری کردبوو دانوستانەکان کۆتایی پێبێ لەبەرەوەی کە دانوستانەکان ئەنجامی خۆی بەدیهێناوە، بەڵام رووسیا جەختی کردوەوە کە پێویستە گەڕی دانوستانەکان بەردەوام بێت. هەر شاد بن. برنامه تایبەت هەفسەرۆکی کۆنسەی ڕێبەرە کێجێکی جەمیل بایک بوو میوانی بەرنامەیە تایبەت یا ستێک تیڤی. جەمیل بایک تێجریت باندۆرە پێنگاوا ji rêbera Pora Azadî ya li ser civaka navneteweyî çalakên gerîlayên azadî û bandora wan û gelek mijarên din di rojevê de nirxandin. Bernameya taybet îşev bi dema Amedê saet li 20 di radyoya dengê gelde. جمر بيشن أوكيا 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 الجساري بريم أوكيا أوكيا جمر بيشن أوكيا 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 الجساري بريم ملوتها مع شاكر جديد ببرمة بهاتية بالوارد بشاشي تيراك لد الخسية ملوتها مع شاكر جديد ببرمة بهاتية بالوارد بشاشي تيراك لد الخسية وكتير جي روجة شافي مجبر إيشيا أوكيا أوكيا جمر بيجن أوكيا 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 هش الساري بريم أوكيا أوكيا هش الساري بريم
جمالك وحورية جرز وترصى أبيني شون جملها بكاتية نكرم بفسنينم جمالك وحورية جرز وترصى أبيني شون جملها بكاتية بباوريز للرزم أفخونا يان راسية أوكيا أوكيا لو جمر بيجن أوكيا 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 هشي من تبريا أوكيا أوكيا هشي سري بريا أوكيا 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 نازك جواني ما جاكي وزبستينم جليبا بك رواني شوادي صاحب بينم أبي نازك جواني ما جاكي وزبستينم جليبا بك رواني مربو درد قران حسرتك دلوفاني أوكيا أوكيا جمر بيجن أوكيا 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 هج الساري بريم أوكيا أوكيا هج الساري بريم أوكيا أوكيا جمر بيجن أوكيا 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 إيش ساري بريم أوكيا